ئازیزانم سڵاتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین. خۆشحاڵین ئەم ئێوارەش بە یارمەتی هاوکارانم دەبین و میوانی ماڵەکانتان بۆ هیوای پرۆگرامەکەمان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. لە سلێمانی پەردا لەسەر پەیکەری هونەرمەند عەتا چاوشین لابدرا. ئەم پرۆژەیە لەلایەن لەسەر ئەرکی بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ و کۆمەڵەی پەروەردەی مارگرێت جێبەجێ کراوە و لەلایەن پەیکەرساز چێنەر نزارەوە ئەرکی دروستەکەی کراوەتە ئەستۆ. پڕبوون لە ڕەنگ و تام و بۆی ژیان، نەخامۆش دەبن نەدەکوژێنەوە، ئەو یادگاریانەی گیان دەدەن بە گیان. ئیتر کاروانی بێ کاروانسەرا مەراسیمی پەردەلادانی پەیکەری هونەرمەند عەتا چاوشین بەڕێوە چوو. عەتایەک پڕبوو لە بەهرە و بەخشین. باخچەیەک بە ناوی هونەرمەندی کۆچ کردووە کرا. وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و کەسوکاری و هاوڕێیانی ئامادەی مەراسیمەکە بوون. سپاس و ڕێز بۆ ئەو کەسانەی کە پشتیوانیان کرد ئەم مەراسیمەیان سازدا و پەیکەرێکیان بۆ کاک عەتا چاوشین دروست کرد و پارێزگاری سلێمانی قایمقامیەتی سلێمانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ئەم باخچە جوانەیان بە ناوی ئەو هونەرمەندەوە ناونا لەم ئێوارەیەدا و لەم کۆڕەدا سڵاو و درود دەنێرین بۆ ڕۆحی پاکی عەتا چاوشین. هاوسەر و هاوڕێ بوو لە چاوتکوکانێکە هەمومانی تەنها خست. دڵنیام ئەو کۆچ و جێهێشتنە لە ژیانماندا هەر ڕۆژێک بە جۆرێ ئامادە دەبێت، جارێک وەک خەون جارێکی تر بیرۆیەکانی. ئەگەر چی ساڵ و ماڵکان تێدەپەڕن بەڵام ئەو کۆستە کۆتایی نایە، برینێکە ساڕێژ نابێ. ئەوەی مای سەبووریمانە بۆ ئێوەی بڕفا بەرزڕاگرتنی خۆی هونەرەکەیەتی. بە چاوی پڕ ئەسرین چەپکە گوڵی ڕێز و وەفای بۆ دانرا. وەک ڕۆژانی ڕابردوو هاوڕێیانی چاوشین هۆنراوەی هەڵقوڵاوی ناخیان بووتەوە. هەر بە ڕەسەنایەتی دەستی پێکرد لە گۆرانێک کۆنەکانی عەتاوڵای سەید مەنسوورەوە دەستی پێکرد، لە غەریب مەڕۆ دەستی پێکرد کە ئەو کەلتوری هێنای ئێرە دوایی لە سەوزەوە کە لە گەرمیانەوە لە گەرمیانی هەڵقرچاوی کوردستانەوە. بەڕاستی ئەو کوڕە جارێکتر نازەم ئەو هاوڕێم ئەو برم ئەو هاوڕێ دێرینم ئەی نازەم چۆن وەسف بکەم. شاعیر بوو، هونەرمەند بوو، دەنگخۆش بوو. لەبەر ئەوەی کەسێکی کەم نەبوو کاک عەتا، هونەرمەندێکی گەورە بوو، داهێنەر بوو، نووسەر بوو، ئاوازدانەر بوو، دەنگخۆش بوو، شتی جوانی هەبوو. یعنی چۆن ئینسان نەگری بۆ ئەو دەنگە خەفەت نەخوابە لە ناوچوونی ئەو دەنگە. هەرچەندە هەتا کورد هەبێت و هەتا مێژوو هەبێ ئەو عەتا چاوشین هەر هەیە و هەر هەیە لە ناو ناخمانە ناو دڵمانە. دەنگێکی نەرم هەر وەک با هەڵی کرد، نەخامۆش دەبێت و نەدەکوژێتەوە. کۆرۆنای نەگریز ئەم هونەرمەندە ڕەسەنەی شاری لێ سەندینەوە، بەڵام دەنگەکەی بە نەمری بۆ هێشتینەوە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی. ڕۆحی ئەو هونەرمەندە گەورەیە شاد بێت و درود بۆ ڕۆحی پاکی سەرجەم ئەو هونەرمەندان و هەم ئەو کەسانشکە لە سەردەمی کۆرۆنا و بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستدا. ئازیزان ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین بۆم ئێوارەیە میوانداری بەڕێز ناسیح عەلی خەیاتمان کردو ڕەنگە بە کارە تایبەتەکانی بە فۆتۆ تایبەتەکانی زۆر بەمان ناویمان بسبێت و زۆر بەمان ئاشنای کارە جوانەکانی بین. ئەم ئێوارەش لە لای ئێمە و ئەمانوێت کار لەسەر ئەو پرۆژە نوێیانەی بکەین کە کاری لەسەر کردو و لە ڕابردوشدا کۆمەڵێک کاری جوانی تایبەتی کردووە، ئەمانێت زیاتر ڕوونکردنەوە لەلایەن خۆیەوە بزانین. کاک ناسیح بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتی بۆ شاشە جوانەکەی گەلی کوردستان. سپاس بۆ ئامادەبوونی تۆش، ئێمە خۆشحاڵ بووین کە ئەم ئێوارە بەڕێستان لێرە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کاک ناسیح، یەکسەر لەبەرەوەی تر بەرەو وەرزی پاییزە ڕۆین و بەڕێزیشتان پرۆژەیەکتان هەیە، مێ یەکسەر باز لە ئەو پرۆژەیە بکەم. ناوی پرۆژەکەشتان پاییز و ئاشتی ژیانێک لە جوانی ڕەنگەکان. بێگومان ڕەنگە زۆر بەمان حەزمان لە وەرزی پاییز بێت لەبەر پڕڕەنگەکەی لەبەر جوانیەکەی و تۆش هەستایی بە ئامادەکردنی پرۆژێکی لەو جۆرە. ئەمێ بزانم پرۆژەکە چۆنیە. سەرەتا دووبارە سپاس بۆ ئەم دەرفەتە. من هەمیشە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە خوا تەمەنم باتێت بۆی خزمەتی ئەم شارە و کوردستان و بواری هونەری فۆتۆ بکەم. خۆشبەختانە ئەم پرۆژەی ئاشتی و پاییزە پرۆژەی ئێمە وەکو تیمی گروپی فۆتۆگرافەرانی گەڵا بوو، چوین لەگەڵ CDO ڕخراوی CDO باسمان کرد. سپاس بۆ کاک بەختیار و ڕۆژەخان کە
زۆر بەباشی هاتنە پێشەوە لەگەڵمان و پشتگیریان کردن و پاڵپشتێکی سەرەکیمانن لە ئیشەکە ڕخراوی CDO و گروپی فۆتۆگرافەرانی گەڵا هەساین بە فستیڤالێک بۆ ڕەنگەکانی پاییز. بەنیازن لە چی کاتێکدا ئەم لە 21 یەکەم ڕۆژی پاییزە و ساڵگەردی ئاشتی جیهانیشە تێکەڵمان کردو ئاشتی و پاییز ڕەنگەکانی پاییزمان تێکەڵ کردومانە بە فستیڤالێک بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەمانەوەی ئەمە لە ڕێگەی ئەم پرۆژەوە ئاشتیەک دروستکەین تەبایەک دروستکەین لە نێوان هونەرمەندان و فۆتۆگرافەرانی هەر چوار پارچەی کوردستان کارەکانیشان ئەمانەوێ لە شاری سلێمانی هەر چوار پارچەی کوردستان نیشانی هەموو جیهان و کوردستانیان بین کە ئێمەش خاوەنی کۆمەڵێ سروشتی جوانین کۆمەڵە شوێنی سیاحی و خاوەنی پاییزێکی پڕ لە ڕنگ و پڕ لە جوانی و ئاشتی. زۆر باشە کاک ناسیح چەند فۆتۆگرافەر لەم پرۆژەیە بەشداریان کردووە و ژمارەی تابلۆکانیش چەندێکن؟ تا ئەم لەحزەیە ئێمە دیاریمان نەکردووە ژمارەی تابلۆکان بەس پێچێت لە 100 تابلۆ بەرەژوورتر بێت چونکە فۆتۆگرافەرێکی ئێجگار زۆر فۆتۆیان ناردووە فۆتۆی باشیان ناردووە چونکە ئیشەکە بۆ هەر چوار پارچەی کوردستان لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکوور لە باشوور هەموو فۆتۆگرافەرە بە توانەکان بەشداریان تیا کردووە فۆتۆیان ناردووە ئێمە لیژنەیەکمانەیە هەموو شەکان نەکەین بەردەمە و لیژنەیە هەوڵێن لە 100 تابلۆ کەمتر نەبێگە لە 100 تابلۆ زیاتری بە فۆتۆگرافەرەکان ئیشی باشتر و جوانتریان ناردبوو ئێمە ئامادەین هەتا هۆڵەکە بگرێ ئێمە تابلۆ چاپەکەین و ئیشی فۆتۆگرافەرەکان نمایشەکەین و پیشانی خەڵکیان زۆر باشە. ئەم پرۆژەیە کێ پێشنیاری کردی خۆت ئایا هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان خۆیان ئامادەیان دەربڕی بۆی کە بەشداری بکەن یاخود کەسێک بووە هۆکاری ئەوەی کە پەیوەندیان پێ بکات و ئەوانیش قبوڵی بکەن و بەشدار بن؟ ئەم پرۆژەیە بیرۆکەی من بوو وەکو هەموو ساڵێک من ئەوە نزگەی 3 ساڵە من ئەم بیرۆکەیە لە زەینما هەیە هەموو ساڵێک هەوڵێم ئەگەر هەر چوار پارچە کۆنەکەمەوە چەند پارچەیەک کۆکەمەوە لە سلێمانی پێشەنگایکیان بۆکەم ساڵی پار خانمانم کۆ کردەوە پێشەنگایەکم کردەوە بۆ هەموو فۆتۆگرافەر خانمەکانی هەر چوار پارچەی کوردستان خۆشبەختانە دەنگدانەوەیکی باشی هەبوو خانمێکی زۆر لە هەر چوار پارچەی کوردستان بەشداریان کرد ئەم ساڵیش ئەم بیرۆکەیەم هات بە مێشکا کە لە ساڵگەردی جیهانی ئاشتی و لە یەکەم ڕۆژی پاییز و یەکەم دووەم ساڵ تەمەنی گروپەکەمان گروپی فۆتۆگرافەرانی گەڵا کە هەرچێکیان لە یەک ڕۆژا بوون لە 21 سێ یەکەم ڕۆژی پاییزایە تێکەڵمان کردن و کردمان بە فستیڤالێکی بچووک بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ فۆتۆگرافەرەکان لە شاری سلێمانی بکەنەوە بیرۆکەیە بردم لای زۆربەی ڕێکخرا و گروپەکان گەڵاڵم کرد و باسم کردبوویان لەبەر نەبوونی دارایی و لەبەر وەزعی کۆرۆنا زۆربیان نەیانتوانی هاوکارە من بەس خۆشبەختانە بردمە لای کاک بەختیار لە ڕێکخراوی CDO لەگەڵ ڕۆژەخانە زۆر بەباشیات نەپێشەوە و زۆر پێشوازیێکی گەرمیان لێکردین و لێرە سپاسیانەکەم کە هەمیشە پشتگیری و پشتیوانێکی گەورەی هونەرمەندان و نووسەران و ڕووناکبیران و ڕۆشنبیرانی کوردن لە هەر چوار پارچەی کوردستان CDO ماڵێکە بۆ هەموو هونەرمەندان لە هەموو بوارەکانە پاڵپشتێکی باشیان کردین و ئامادەیان دەربڕی کە هەموو سەپۆرتی هەموو کارەکانمان بکەن و ڕێکخراوی CDO بە هاوبەشی گروپی فۆتۆگرافەرانی گەڵا توانی ئەم ساڵ فستیڤالێک بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ فۆتۆگرافەرانی هەر چوار پارچەی کوردستان بکاتەوە لە شاری سلێمانی ئینشاڵڵا لە 21 سیا لە 21 نۆ ئینشاڵڵا ئێمە و پێشەنگایە ئەکەینەوە و فۆتۆی هەر چوار پارچەی کوردستان لە سلێمانی نمایش ئینشاءڵڵا. ئەوە سەرۆ پێم وەڵێنە لەخوا دیارە لە 21 سێ شتێکی بەدەستەوەی بووە هەر بەسەردەمدا کاک ناسیح دوایەوە ئاشکراکەین. کاک ناسیح ئەمە یەکەم پێشانگای یاخود لە ساڵانی ڕابردوشدا پێشانگای هاوشەوە کراوەتەوە. پێشەنگای هەمیشە سلێمانی شارێکە پڕە لە چالاکی پڕە لە خزمەتکردنی هەموو هونەرمەندان لە هەموو بوارەکانە ئەگەر بڵێم ئەمە یەکەمین چالاکیە لەواتێک ڕازگۆ نەبم لەگەڵ خۆم بەڵام وەکو پاییز وەکو کارکردن لەم ئیشەی منە لەم مەوزوعی پاییز و پیشاندانی ڕەنگەکان و پیشاندانی شوێنە سیاحیەکانی هەر چوار پارچەی کوردستان توان بڵێم یەکەمین کارە فۆتۆگرافەری هەر چوار پارچەی کوردستان لە یەک ڕۆژە لە پاییزە لە یەکەم ڕۆژی پاییزە بهێنین لە سلێمانی نمایش بکرێ ئەوەی کە من مێژوو خوێنمەوە احتمالی هەبوو بێ بەس من بەرچاوم نەکەوری بەڵام ئەوەی من بە شوێنیا چووم گەڕاومی یەکەمین کارە بۆ پاییز بکرێت و هەر چوار پارچەش بەشدار بنتیایە. زۆر باشە کاک ناسیح کۆمەڵێک فۆتۆ ئامادەیە گەر هاوکاران ئەم پیشانمان بن سێرێکی ئەو فۆتۆیانە بکەین و لەگەڵ ئەوە شاگەر پێم بڵێت تا فۆتۆکان ئەمە ئامادە بێت ئەوە دواتر باس فۆتۆیە ئەکەین ئەمانە کۆمەڵێک فۆتۆ نەگەر باسی بکەی بە وردی
بۆ خۆت ئەمە کۆمەڵی فۆتۆ بوون لە سەردەمی کۆرۆنا من یەکێکم لە فۆتۆگرافەرانی کە خۆشبەختانە لە هەموو کەیسەکانی کوردستانە لە هەموو ڕووداوە خۆشی و ناخۆشیەکانە وەکو فۆتۆگرافەری هەستم بۆ بەرپرسیارەتی کردووە کە ضرورە ئەم کارانە دیکۆمنت بکرێ ئایا خۆشی بێ ناخۆشی بێ ماسات بێ کارەسات بێ لە وڵاتەکەمان ڕووبە لە کوردستانەکەمان لە هەر چوار پاچی کوردستان هەر پاچی کوردستانە ڕووبە من خۆم بە هەست بە بەرپرسیارەتێکم کە بێ دیکۆمنتی کەم ئەمە بهێڵم و دیکۆمنتی کەم بۆ مێژوو چونکە ئەگەر ئێمە فۆتۆگرافەر ئەم کارەساتانە ڕۆدا لە کوردستانە ئێمە نەچین دیکۆمنتیان کەین ئەبێ بێگانە بێت دیکۆمنتیکا بێگانش دیکۆمنتیکا بە دڵی خۆی شتی لەسەر نووسێ من خۆم هەستم بۆ بەرپرسیارەتێک لە سەردەمی کۆرۆنا توانیم خۆشبەختانە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی بە زۆربەی قەزا و ناحیەکانەوە بە هەموو سێکتەرەکانی ژیانەوە دیکۆمنت کەم بە فۆتۆ ڤیدۆ کارم لەسەر کردووە. کاک ناسی هەگەر باسی ئەومان بۆ بکەی جیاوازی بە دیکۆمنتکردن بە فۆتۆ ڤیدۆ لەگەڵ نووسینە چی جیاوازیەکیان هەیە؟ جیاوازی ئەوانەیە تۆ گەر بە نووسین بکەیت بە نووسین بکەیت پێویست بەوە کاتەوە وەرگێڕیتە سەر هەموو زمانەکانی تر و کە هەوەرشی گێڕاسەر زمانەکانی تر ئەمە ماندووبوونێکی زۆری ئەوێ و جێگەی باوەڕێکی لە سەتاسەتیش نییە بۆ بینەر بۆ خوێنەر بەڵام فۆتۆ وشکردنی ساتە کە بە زیندوی بۆ هەتایە ئەمێنێتەوە زمانی هەموو نەتەوەیەکیشە من فۆتۆیەکم گرت حاجی شەریف لە سەردەمی کۆرۆنا فۆتۆیەکی حاجی شەریفم گرت کە پیاوێکی بەتەمەن بوو خەریکی سفرە فرۆشتن بوو لەسەر شەقامەکانە هەموو سەرمایی دەسی 8,000 دینار بوو ڕۆژانە هادەی فرۆشت 12,000 یەگرت و 4,000 خێری گرت و ئەڕۆشتە پیاوێکی زۆر بەتەمەن بوو ئەم پیاوە لەگەڵ ئەوەیە کە لە تەمەنا بوو نەخۆشیش بوو ئیشێکە لەسەر شەقامەکانە زۆر پابەندی ڕێنمای تەندروستیەکان بوو فۆتۆی کەم پیاوم گرت دوو ڕۆژ خەریکم تا ستۆریەکەم لەسەر زۆرترین دەنگدانەوەی لەسەر ئاستی کوردستان و ڕانم بڵێم عراقیش بووە سمبولی خۆپاراستنی نەخۆشی کۆرۆنا لەسەر ئاستی عراق و کوردستان خۆشبەختانە زۆربەی بەرپرسانی وڵات بانگیان کرد ڕێزلەنان بۆ خەڵاتیان کرد تو کۆمەڵێک کەمپینیمان بۆ کرد سپاس بۆخوا کە هاوکارێکی باشمان بۆ کۆ کردەوە ئەو پیاوەمان لە کۆمەڵێ ماسات و نەخۆشی و کۆمەڵێ هەژاری ڕزگار کرد بۆ خۆشگوزەرانی من زۆر خۆم بە خۆشحاڵ زانم کە توانیمە لە ڕێگەی فۆتۆکانمەوە ژیانی کۆمەڵێ هەژار بگۆڕم بۆ خۆشگوزەرانی ئەوەی کێکە لە خەون و خولیاکانی من کە ئەمەوێت لە ڕێگەی فۆتۆکانمەوە خزمەتێکی بەشەریەت بکەم لە وڵاتەکەمە. کاک ناسی دەست خۆش بێت ئەگەر سێرێکی فۆتۆکان بکەین نەبینین هەر چوار وەرزی ساڵ لە نێو فۆتۆکان تابەدی ئەکرێت ئەمە وەرزی زستانە وەرزی پاییزمان بینی ئەمە کێتر لەو پرۆژانمە کە ویستم باسیکەم پرۆژێکی تازەمە بۆ یەکەمین جارەکە لە ڕێی شاشەی گەلی کوردستانە باسیکەم ئێستا خەریکی 2 ساڵە خەریکی نووسینەوەی ئەرشیف و ئەشیفکردنی مێژوو و تاریخ و شوێنە گەشتیاری و تاریخەکانی کوردستانی هەر چوار پارچەم بۆ نمونە ئەمەوێت مێژووی ئەم پارێزگانە بنووسمەوە بۆ من ساڵی پار گەشتم کرد بۆ باکووری کوردستان پارێزگار بە پارێزگار گەڕاوم ئەو پارێزگای بۆ نمونە ئەمە باکووری کوردستانە بەڵێ ئەمە دیکۆمنت ئەمە شاری قارسە پارێزگای قارسە ئەم پارێزگای قارسە هاوسنوورە لەگەڵ ئەرمەنیا ئەوە سەر حدودی ئەرمەنستانەوە کولێکی سەربازی وابوو پێم ئەمە پەرزگایەکی ئەو سەردەمی کۆنی ئەرمەنیەکانە کە لە باکووری کوردستان ئەوە حدودەکەیە ئەو بەرئاوەکە ئەرمەنیان بەرەو تورکایە من چوم هەموو سنوورەکانم دیکۆمنت کردووە وەکو مێژوو نووسینەوە بە فۆتۆ نووسینەوەی هەموو هەرچوە پاچە کوردستان بە فۆتۆ هەموو پارێزگاکان بۆ نمونە ئەو پارێزگایە لایەنی بازرگانی لایەنی هوەری لایەنی کولتور و کەلەپوری بۆ نمونە ئەو پارێزگایە بەچی بەناوبانگە چه دەریایەکی لێوە نزیکە لەگەڵ چ وڵاتێکە سنووری هەیە شوێنە تاریخی و سیاحیەکان چیتیایە هەموویم دیکۆمنت کردووە بۆ سبەینێ ئەگەر وڵاتێک ئەگەر کەسێک ویستی ئەم پارێزگایە داگیر کات و تێکی بات من دیکۆمنتێکم لایە کە ئەیسەلمێنم بۆ جیهان کە ئەم پارێزگایە کوردستانە خاکی کوردستان ئەمە سنوورەکەیەتی لەگەڵ وڵاتە بۆ نمونە خاوەنی ئەم شوێنە تاریخیانەیە خاوەنی ئەم کولتورێ خاوەنی ئەم کەلەپورێ خاوەنی ئەم
هوەرێ هەموو سێکتەرەکانم تیا دیکۆمنت کردو. کەس هەبووە پاڵپشتیت کات لە ئەم پرۆژەیە یاخود دەستت بگرێ یاخود هاوکاریت کا پشتیوانت بێ ئەمە زیاتر پشتڕاستکاتەوە ئەم چوار پارچی کوردستان ڕاستە بە فۆتۆ لایە ڕاستە تۆ ڕۆشتویت بە بەڵگە شتەکانت لایە بەڵام هیچ کەسێک هەیە پشتت بگرێت و ئەمە زیاتر پشتڕاستکاتەوە. ئیشەکە لەسەر بجۆ لەسەر کیانی خۆم کردومە ئەچەند ئەمە ئیشی حکوومەتە ئیشی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیریە بیشی وەزارەتی ڕۆشنبیری ئەم کارانە بکەن لە چوار پارچی کوردستانە بەس بەداخەوە بە بۆنەی کۆمەڵێک کێشە و گرفتکەیت مڕۆ لە کوردستانە هەیە نان پەژاو دەسەر ئەو سێکتەرانی تر ئێمە فۆتۆگرافەر ئێمە ڕۆژنامەنووس ئەبێ هەست بە و بە پرسیارەتی بکەین کە ئەم مێژۆ بنووسینەوە ئەم کارە تا چەندێ پێ ڕاگەین بینوسینەوە بۆ ئەوی سبەینە مێژوو خەتێکی ڕژنێنە بەسەر ناوەکانمانە. من خۆشبەختانە سەر ئەتکی خۆم لەسەر ماندوونی خۆم ئەچم پارێزگار بە پارێزگا ئەگەڕم ئەچم هەر پارێزگایەکیش ڕاستە خۆچمە لای پارێزگاکە ئەچمە لای بەرپرسان چمە لای هونەرمەندان و ڕۆشنبیران و کەسە بەتەمەنەکانی ئەو شارە پرسیاریان لێکم لەگەڵ خۆمایان بەمان گەڕم شوێنی تاریخی ئێرە کوێیە شوێنی سیاحیتان کوێیە هەمویان لەگەڵ کەسی بە شارەزار لە ناو پارێزگاکە کۆنداکتیان لەگەڵ ئاکەم و ئەڕۆمە پرسم ئەگەڕم بە شوێنیان ئەیاندۆزم و بۆ نمونە کەسێک کە لەم نووسەرێک بێت مێژوو نووسێ بێت لەم شاراکیە ئەچمەی دۆزم و لەگەڵ مێژوو نووسا تەواانە مێژووی ئەم شارەی لایە مێژووی ئەم پارێزگای لایە لەگەڵی ئەڕۆم شوێنە تاریخەکان شوێنە سیاحیەکان هونەرمەندان ڕۆشنبیران کەسایەتیان شاعیران هەمویان ئەگرم فۆتۆیان ئەگرم لیقایان لەگەڵەکەم هەموو شتێکیان لەگەڵەکەم و دیکۆمنتێکم بۆ ئەوی بۆ سبەینێ بۆ ئەرشیف ئێمە کورد بتوانین خاوەنی ئەرشیفێ بین خاوەنی مێژوویەک بین شتێک بین کە سبەینێ پیشانی خەڵکی بین بڵێنێ مە خاوەنی ئەمە بووین. باشە کاک نەسیح لەگەڵ ئەوەشدا گرنگی زۆر بە فیلمی دۆکۆمەنتاریە دەی پێما بێت چەند کارێکی لەو شێوەت هەیەکێک لەوانە کە فیلمێکی دۆکۆمەنتاری لەسەر کۆڵبەران ڕوبەڕووبوونەوە لە پێناو ژیاندا. باسێکی ئەو فیلمە دۆکۆمەنتاریمان بۆ بکەیت وەزایدن ئەو کە ئەوانانی کە زیاتر ئیشت لەسەر کردووە. من تقریبا زیاتر لە 4 ساڵە خەریکی هەموو سنوورەکان نەگەڕن سنوورەکانی ئەو سنوورانی کە لە کوردستانە هەن لەگەڵ وڵاتانی ترا کە ئیشی قاچاقی تیاکرێ ئیشی کۆڵبەری تیاکرێ خەریکم لەگەڵ فیلمێکم دروست کرد بە ناوی ڕوبەڕووبوونەوەی مەرگ لە پێناو پەیداکردنی بژێوی ژیانە. فیلمەکە ینی ئەتوانم بڵێم شایانی ئەوەیە بچێتە فستیڤالە جیانەکانەوە خۆشبەختانە ئیسەر لە بینایە لە کاری مۆنتاژایە هەموو کارەکانم تەواو کردووە ئیشێکی زۆر باشم کردووە لەسەری زۆربەی مەرجەکانی تایە زۆربەی سنوورەکانی وڵاتانی ڕبتن بە کوردستانەوە لەگە کوردستانە قاچاقیەکەن سنووریان هەیە کۆڵبەریەکەن زۆربەی مەرجەکان دیکۆمنت کردو لەگەڵ هەمیانە لیقام کردو لەگەڵ یانە ڕۆشتوم بە چەندین شەو لەگەڵ یانە ئەم دیۆدی و سنوورم کردو لەگەڵ یانە ڕۆشتوم چەندین جار ڕوبەڕووی مەرگ بوومەتەوە لەگەڵ یانە خۆشبەختانە ئێستا گەشتمەتە خاڵی کۆتایی ئێستا لە مۆنتاژایە خەریکی مۆنتاژکردنی ئەو فیلمن دڵنیاشم لە فستیڤالە جیانەکانە بەشدارە بم ئاینگەرم بۆ فستیڤالە جیانەکان وەکو کوردێک دڵنیام ئەو فیلمە بگاتە شوێنی خۆی جایزە شەبات و ئەبێتە خاوەنی جایزە چونکە فیلمەکە شایانی ئەوەیە بچێتە فستیڤالە جیانەکانە لەگەڵەوەشە کۆمەڵەتر فیلمم دروست کردو یەکێ لەوانە لەگەڵ کاکزانە هەمەغریبا خەریکی فیلمێکین لەسەر ژیانی پیاوێک کە لە منتیقەی پیرەمەگرونە ئەژی 30 ساڵە لەگەڵ هاوسەرەکەی ئاژی هاوسەرەکەی 30 ساڵە دوای ئەنفال 4 ساڵ دوای ئەنفال تووشی نەخۆشی نەفسی بووە خێزانەکە تووشی نەخۆشی نەفسی بووە 30 ساڵە لەگەڵم خێزانە نەخۆشەیە لە کولانەیەکە لە ژوورێکی زۆر بچووکە لە گوندەکەی خۆیانە بە تەنیا دانیشتون لەبەر خاتری ژنی خۆشی لەگەڵەوە ئاژی ئەمە واقعیە ئەم پیاوە ناوی قارەمانە خێزانشی ناوی عایشەیە فیلمەکەم بە ناوی قارەمانەکەی عایشە قارەمانەکەی عایشە پیاوێکە ینی نمونەی وەفایە نمونەی ئەخلاقە نمونەی ئینسانیەتە حەق ئەم پیاوە بە زیندوی لە باشترین شوێنی کوردستانە پەیکەری بۆ دروست بکرێ ئەم پیاوە ڕۆژە نەکچۆتە مەکتەب کوردی عەربی فارسی ئینگلیزی ئەخوێنێت و ئەنووسێ بەبێ دابڕە بەبێ ڕۆژی شوێتە مەکتەب عشقی عیلمە ئەم پیاوە زۆربەی قورئان و زۆربەی شاعرەکانی شاعرە گەورەکانی لەسەر تاشە بەردەکانی پشت گوندەکەی خۆیان هەڵکۆڵیوە هەڵکۆڵی لەسەر شاخ هەڵکۆڵیوە ئیش هەڵکۆڵینەکە بە 2 خەت قەرنجان و سادە لەسەر بەرد بە شێوازێک ئەنووسێ شێوازی قەرنجان کە لە هیچ مێژوویەکی دنیا تا ئێستا نووسرا و ئەو نووسینە نییە نووسینی قەرنجانە کە یەکێکە لەو ئیشە جوانانەی کاک ناسە هیچ یەک لەو نمونەیەکت نەناردووە بەداخەوە ئەو فۆتۆیم نەناردووە بەداخەوە نەمزانی قسە لەسەر ئەواکەن نمونێشم پیشانیان
شتێکی زۆر زۆر جوانە فیلمێکی زۆر زۆر جوانە ئێستا لە ئەستەمبوڵە لە کاری مۆنتاژایە ئەم پیاوە بەڕاستی قارەمانە بەڕاستی بەوەفایە بەڕاستی ئینسانە بە هەموو ماناکەی ئەم پیاوە ساڵی 76 لەسەر تاشە بەردەکانی پشت گوندەکەی خۆیان حرفی ئینگلیزی بە کەپیتاڵ و بە سمۆڵ هەموو حرفە ئینگلیزیەکانی نووسیوەتەوە 76 بێ ڕۆژێ چ بێتە مەدرسە ڕۆژێ خوێندی بێتی خەریکی لێدانی جادەوبان جادەی ڕێگە دروستکردنە بۆ هەموو شوێنە سیاحەکانی پشت گوندەکەی خۆیان و کە سیارە ناتوانێت بڕۆ ئەم خەریکە ڕێگەی سیارە و هینی بۆ دروستەکات و بۆی سارە بچێتە هەموو شوێنە سیاحەکان کاک ناسیح ئەمەی کە باست کرد بێگومان گەڕانێکی زۆری ئەوێت ئەمە فکرێکی فراوانتری ئەوێت ئەبێت کولتوری وڵاتانی تر ببینیە هەرچەندها ئەم کارەنا کارەکانی کەشت کە هەمویان باسمان لێ کردو ئەو فیلمە دۆکومنتاریان و کە لەسەر چوارپارچی کوردستان و زەیدن کۆمەڵەشتیکە ئەمێت بزانم گرنگی گەڕان بۆ فۆتۆگرافەر چییە بەڵام بەر لەوەی کە وەڵامم بیتەوە وچانێکی کورتمان هەیە و لەگەڵتانە بەرداوامە بین باشتێکی خۆشتان بۆ بچەڕمەوە دیلانی ڕەفیقمە دیلان ڕەفیقی تۆشە ڕەفیقی تۆشە ڕەفیقی منیش دیلان کێ ئەمەیە کە خەڵک منی بینی نەمناسێتەوە دانی شار وتم بە ئەم یاریە بۆ وەستێنین ناوی دایکم لێنی ئەزانی من بۆ نەمردوم میوەی ئەو تەمەنی ئەژین هەر خەوتون بیرم نییە نازانم سفر بڵێ هیوای سەرکەوتن بۆ ئەو گروپە جوانە خوازین هیوا خوازین کە هەمومان ئەو کارە جوانانەیان ببینین بچین سەردام بکەین یاخود بینەری نمایشەکەیان بین کاک ناسیح باسیەوەمان کرد کە گرنگی گەڕانی فۆتۆگرافەر چییە؟ ینی من دایمن بۆ فۆتۆگرافەری ئەڵەن فۆتۆگرافەر کە دووشت هەیە تایە موجود بێ یەکەم هەستکردن بە بەرپرسیارەتی هەستکردن بە بەرپرسیارەتی ضرورە لە هەموو هونەرمەندێکە هەبێ لە هەر بوارێکی هونەرا بێ ئەنێوە مەفروزە گەڕان بۆ فۆتۆگرافەر ئەو دووشتە گەڕان و هەستکردن بە بەرپرسیارەتی گەڕانیش بۆ فۆتۆگرافەر گەورەترین سامانە گەورەترین دەستکەوتە بۆ فۆتۆگرافەر ئەنێ فۆتۆگرافەرێک نەچێ بگەڕێ بە ناو کولتور و کەلەپورە جیاوازەکانە نەچێ بە وڵاتانە بگەڕێ دڵنیابە ناتوانێت بڵێ فۆتۆگرافەرێکی سەرکەوتوم من ئەگەر یعنی طموحی فێربوونی هەبێت طبعا طموحی فێربوون ناوێت دیکۆمنتت نابێ بۆ نمونە ئیسە من لە هەر کونجێکی دنیا فستیڤاڵ هەبێ بۆ فۆتۆ من فۆتۆی ئەو فستیڤاڵانم هەیە لە هەر بوارێکی فۆتۆە فستیڤاڵ هەبێ من فۆتۆی ئۆرجیناڵی ستانداردی عالەمی هەیە لەو بوارە لەبەرچی لەبەرەوەی کە من ئەگەڕێم بە ناو کولتورە جیاوازەکانە بە ناوی کەلەپورە جیاوازەکانە هەستکردن بە بەرپرسیارەتی لە ناخمە ڕواندومە گرنگە فۆتۆگرافەر تەنها گرنگی بە فۆتۆکانی خۆی نەدا تەنها دانەنیشێت گرنگی بە ئەو فۆتۆیانەوە کە بۆ خۆی لەلایەن خۆیەوە چرکێنراون گرنگە ینی سەیری فۆتۆی کە بکات هونەرمەند فۆتۆگرافەرە جیهانیەکان سەردانکردنی مۆزەخانەکانی دەرەوە سەردانیکردنی لینک دروستکردن لەگەڵ فۆتۆگرافەرە بیانیەکانە لەگەڵ فۆتۆگرافەرە ئێرانیەکانە تورکەکانە ئەرمەنیەکانە لەگەڵ ڕووسەکانە لەگەڵ ئەمریکەکانە لەگەڵ کەنەدیەکانە لەگەڵ فەڕەنسیەکانە گرنگە لەسە من یەکێک لە باشترین هاوڕێم کە لە فۆتۆگرافەرە کە هەمە لە فەڕەنسا یەکێکە لە باشترین فۆتۆگرافەرەکانی فەڕەنسا ساڵانە ئێمە گەورەترین کۆنداکتێ لە بینمانە خۆشبەختانە من لەسەر کۆڵبەرەکان لەسەر ستۆریەکم کرد لەسەر فۆتۆی لەسەر کۆڵبەرەکان خۆشبەختانە ساڵی پار لە فەڕەنسا لە ڕێگەی ئەم پیاوە من توانین بیگەینمە ئەو فستیڤالە لە فەڕەنسا جایزەی یەکەمی برد لە فەڕەنسا یەکێک لە هەموو ساڵی جای ئەم فستیڤالەکەی بۆ ستۆریەکان ستۆری فۆتۆگرافەران زیاتر لە 1000 فۆتۆگرافەر بەشدارە بێ خۆشبەختانە ساڵی پار من بە ستۆریەکی کۆڵبەرەکان و بەشداریم کرد لە ڕێگەی ئەو پیاوە بەشداریم کرد بوو بە یەکەمین ستۆری لە فەڕەنسا ئەو ستۆری من ئەگەر من ئەم لینکەم دروست نەکردا لەگەڵ ئەم پیاوە فەڕەنسیا ئەگەر من ئەم کۆنداکتەم نەکردا من نەمەتوانی بەژاری فستیڤالە بکەم خۆشبەختانە من بۆ من لەگە فستیڤالە ئێرانیەکانە ئەم ساڵ لە فستیڤالەکە لە ئێران بەشدارم لە فەجر مانگی 12 کرێتەوە فستیڤالی فەجرێکێکە لەو فستیڤالە گەورانەی کە خەونی هەموو فۆتۆگرافەرێکە لە جیهانە بەشدار بێ دەوێت چونکە فۆتۆگرافەر بەسەر فەرشی سوورڕوە من بە فۆتۆیەکی ئەو مناڵە بەشدار بووم کە بە کۆڵی دایکوێتی ژنێکی پێشمەرگەیە لە شەڕی داشا بەشداری شەڕی داشی کردم مناڵەکەی بە دوومانگی بە کۆڵی و بەشداری شەڕی داشی کردووە من بۆ فۆتۆ بەشداریم کرد چونکە فستیڤالەکە تایبەت کرا بە دایک
من بۆ بەشداریم کرد لە 5,000 فۆتۆ لە 500 فۆتۆگرافەری جیانی یەکێکم لەو دە فۆتۆگرافەری کە چوونەتە فیناڵ بەسەر فەشی سوورە ئاڕۆین. کاک ناسەحل باسێکی ستۆرێکی شتکەین ستۆرێک لەسەر دروستکردنی هەنار لە یوتۆبۆری پێم وا بێت خەڵاتی بەدەست هێناگەر باسێکی ئەوشمان بکەیت. من ناڵم هەندە هەموو کولتورە جیاوازەکانی کوردستانە هەموو زۆربەی کولتورەکانم دیکۆمنت کردێکی لەو ئیشانەی کە لە کوردستانە زۆر جوانە و جێگەی سەرنجە دروستکردنی ڕووبەهەنار. خۆشبەختانە لە هەورامان پیاوێکی لێ دەرەژعفان یەکێکە لەو پیاوانەی کە باشترین ڕووبەهەناری هەیە لەسەر ئاستی عێراق. ڕووبەهەنارێکی خاڵسی ئەسڵی شازە بە بێغەش پیاوێکە خەبیرە زیاتر بە قسەی خۆی زیاتر لە 40 ساڵە خەریکی دروستکردنی ڕووبەهەنارە. خۆشبەختانە لەسەر ژیانی ئەو پیاوە چوم 2 شەو 3 شەو لەگەڵی بووم تا ستۆریکی زۆر تایبەت و جوانم لەسەر دروست کرد لەو لەحزەیەوە چی هەنار ئەچنێت ئەیهێنێت و ئەیتەکێنێ ئەیکا بە ڕووبەهەنار و ڕووبەهەنارەکە دروستەکە ستۆریکی زۆر تایبەت و جوانم لەسەر دروست کرد خۆشبەختانە لە یوتۆبەری بەشداریم پێ کرد جایزەی دوبلۆمی پێبرد لەوێ هیوای سەرکەوتنە بۆ خوازین. کاک ناسێح تاکو چەندێک گرنگە فۆتۆگرافەر گرنگی بە ئیدت بات یاخود نەیەت چونکە ئەوەی کە ئاشنای کارەکانی تۆ بم کەمتر ئیدت لە کارەکان تا بەکارەهێنێ ئەو فۆتۆیە سروشتی ئەگوازیتەوە ئایا گرنگە بەکار ئیدت هەبێ یاخود لە کاتی پێویستە؟ من وەکو ناسیح خۆم پێم وایە لە ساعت دەی گرنگە لە ساعت دەی بەڵام لە ئاسی نێودۆڵی ستانداتی نێودۆڵەتی سەر لە ساعت 50 ئیدت لە ساعت 50 فۆتۆکە گرنگە بەڵام من وەکو خۆم هەر کەسە و ڕچکەیەکە بگرێ بۆ خۆی کەسە و ڕچەیەکی خۆی هەیە من وەکو خۆم وەکو ناسیحی خەیات ئیحتیمامێکی زۆر کەمەدەم بە ئیدت هەوڵێم لە ڕێی لێنزەکەمەوە لە ڕێی پرۆگرام و لە ڕێی مانوێڵی کامیرەکەمەوە لێنزەکەمەوە بتوانم فۆتۆیەک دیکۆمنتکەم کە پێویستی بە ئیدت نەبێ گواستنەوەی واقعیش لەسەر ئاسی ستانداردی نەدۆڵەتیە فۆتۆی بێ ئیدت لە فستیڤاڵەکانە وەرەگیرێ فۆتۆی بێ ئیدت چونکە ئەوان خامیانەوێ تۆ بێ خامێک تەسلیمکەی کە بتانی پەیامەکەی خۆت بگەێنی نابێت شتێ بکەی کە دەستکاری بکەیت لای من لەس ئاسی جیهانیش ئەو ستاندارد نەدۆڵەتێکە هەیە فۆتۆی کاری ڕۆژنامەوانی و کاری هونەری ئەبێ کەمترین ئیدت بکرێت. کاک ناسیح تەوان ماشەڵڵا ئیشەکانت ئەوە زۆرن هیوای سەرکەوتنە بۆ خوازین نازانم لە باسی کامیان بکەم بەڵام هیوا خوازم کە حەقێکم یابێت بە ئیشەکان و زۆربەن باس کرده بێ ئەمێت بە کورتی باسێکی ئەو بە دیکۆمنتکردنەی یەکدوو لە شارەکان و چەند شار و شارۆچکەیە بکەم کە لە سەردەمی کۆرۆنادا کارە لەسەرکرۆ بەڵام زۆر بەسەریعی من وەکوتم خۆشبەختانە لە سەردەمی کۆرۆنا توانیم پارێزگای هەولێر و سلێمانی بە زۆربەی قەزا و ناحیەکانەوە بە زۆربەی قەزا و ناحیەکانیانەوە چوم دیکۆمنتم کردووە لە سەردەمی کۆرۆنا لە بەهار و لە هاوین و لە فەسەکانی ترا لەم مدەیە کە کۆرۆنا هەبووە توانیمە لە خاصن لە بیدایەتەوە توانیمە زۆربەی قەزا و ناحیە و هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی دیکۆمنت بکەم بە هەموو سێکتەرەکانیەوە بە پۆلیسی دارستانەوە بە پۆلیسی ناوشارەوە بە مرورەوە بە ئاسایشەوە بە پەرستارەوە بە هونەرمەندەوە بە شاعیرەوە بە کاتەکانی خۆت لە کۆرۆنا دەرسەردەمی کاتەکانی خۆم دەوزیاکە بەسەر کۆرۆنا و هەوڵمان لە سەردەمی کۆرۆنا خۆشبەختانە خاوەنی 20,000 فۆتۆ خاوەنی زیاتر لە 40 گێگا ڤیدۆی سەردەمی کۆرۆنام کە لە هەموو سێکتەرەکانە ئێمە هیوای سەرکەوتن بۆ خوازین فەرمووتەوە توانیت لە کۆتاییدا دووبارە باسێکی ئەو چالاکی خۆتان بکەن کە لە یەکەم ڕۆژی پاییزدا نمایشیەکان لێرەوە من بەناوی خۆم و ڕێکخراوی CDO سوپاسی هەموو فۆتۆگرافەرانە ئەەکەم کە فۆتۆیان نردووە و داواکارم لەوانەشی کە گویان لە منە کە بانگاوازەکان بیستوە هەمویان فۆتۆ بنێرن دڵنیا بن کە ئەوەی ئیشەکەی جێگەی سەرنج و جوان بێت دڵنیا بێت لە پێشنگاکە دایە بەزێنین هیوادارم زۆرترین فۆتۆگرافەر لەم پێشنگای ئێمە بەشدار بێ و داواکارم لە هەموو هاوڵاتیانیش 21 لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لەوێ بێن بۆ سەردانی پێشنگاکەمان چونکە پێشنگایەکی زۆر تایبەتە کاری زۆر تایبەتی تایە کارێکە لەو کارانەی کە تا ئیسا نەبینراوە و پەشیمان نابن وڵاتنی ئەمە بۆ ئاشقانی ونەر و بۆ ئاشقانی وەرزی پاییزیش هیواخوازین کە بینەری ئەو پێشنگا بن و ڕێز لە مادووبوونیان بگرن زۆر سپاس کاک ناسێح سپاس بۆ ئامادەبوونت ئێمە خۆشحاڵ بووین هیوای سەرکەوتنە بۆ خوازین و بۆ هیواین کە بەردەوام بۆ مادووبوونی جەنابەت بۆ ئەو برادرانەی لە پشت کامێرەوە چاوی هەمووتان ماچەکەن هەرگیز زۆر سپاس دووبارە بەخێر بێ وا سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە پۆشاکی ڕووبیا لە گەڕەکی ئاشتی سەر و مەکتەبی گەشە سپاس بۆ ئێوەش هەتا ئێستا بینەرمان بوون هەتا کوێوارێکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆ دەبین و میوانی ماڵەکانتان ماڵەوە